لە شاری کەرکووک کار بۆ دانانی سیستەمی کامێرەی چاودێری دەکرێت و ئیدارەی کەرکووک سەرقاڵی وتوێژە لەگەڵ کۆمپانیا تایبەتەکانی ئەو بوارە تا دەست بە جێبەجێکردنی بکرێت. ڕیمادەتەم سەرۆکی ئەنجومەنی ڕاوێژکارانی پارێزگای کەرکووک لە لێدوانێکی بۆ پەیام ڕایگەیاند پێش هاتنی داعش کار لەسەر ئەو سیستەمە کرا، بەڵام لە 2014ەوە کارەکانی ڕاگیراوە. ئێستا جارێکی دیکە دەمانەوێتەوە پرۆسەیە دەست پێ بکەینەوە و لا هەوڵداین بڕیاری سەرفکردنی تێچۆکەشی دراوە. لە ڕاستیدا سیستەمی کامێرەکان کە ناسراوە بە سیستەمی پاراستنی شارەکان لە ساڵی 2013ەوە کاری لەسەر کراوە. دراوەتە کۆمپانیایەکی نەمسایی بە ناوی فەروینتیکس. کۆمپانیاکە لە کۆتایی 2013 بەشێک لە ئامێرەکانی سیستەمەکەی هێناوە کە سەرەتای هاتنی ڕێکخراوی داعش بوو بۆ دەوروبەری کەرکووک. بۆ هۆیشەوە کۆمپانیاکە کشایەوە. دواتر بۆمان دەرکەوت کە ئەو بڕەپارەی دراوەتە کۆمپانیاکە زۆر زیاتر بووە لە نرخی ئەو ئامێرانەی ئامادەی کردووە. لە ساڵی 2009دا گرێبەستەکەی پارێزگای کەرکووک لەگەڵ ئەو کۆمپانیای هەڵۆشایەوە. دواتر پرۆژەکە درایە کۆمپانیایەکی بەریتانی بە ناوی بنمۆر بە هاوبەشی لەگەڵ دوو کۆمپانیای ناوخۆیی کە یەکێکیان لە کەرکووک و ئەوی تریان لە سلێمانیە. علاقة شركة فروينتكس النمساوية من العلاقة العقدية مع محافظة كركوك باهۆی نەبوونی سیستەمی کامێرەی چاودێری لە نێو شار، پۆلیسی کەرکووک بۆ دۆزینەوەی تاوانباران و ئاشکراکردنی تاوانە جۆرا و جۆرەکان پەنا دەباتە بەر کامێرەی ماڵان. ئەمەش کاری پۆلیسی زیاتر قورس کردووە. ئەو کامێرانەی کە دانراوە دقەتی بەرزی هەیە توانایەوەی هەیە ڕقم سارەکە دەرکە و ئەو کەسش کەوا سارەکەش لێ دەخڕێ یاخود ئەو ماتۆر بێ یاخود هەرسی دیکە بێ لە ناو جادەکان دادەندرێ. ئێمە وەکو بەڕێوەبەتی پۆلیسی کەرکووک بەشێ تایبەتمانێ لە بەشی نەهێشتنی تاوان کار دەکەن لەسەر ئەو سیستەمە هەر ڕووداوێک ڕوو بدە لە ناو شارەکە ئەوە بە بەو کامیرانە دەچنەوە کەوا لە گەڕکەکانی خەڵکی یارمەتی داوای یارمەتیەکەن لە خەڵکی بگەڕێنەوە سەر کامیرەکان و ئەو مجرمانەوە یاخود ئەو تاوانبەرانە دەستگیر بکەن بە پێی ئەو کامیرانە گەڕک بە گەڕک پێی دەچەند جار وا هەبووە 3 ڕۆژ 4 ڕۆژیان پێ جارەوە بە 10 ڕۆژ ئەنجا گەیشتونەتە ئەو ماڵێکەوە ئەو سارەی لێ دەرچوە یاخود ئەو تاوانبارە گەیشتە لە ئەو گەڕەکەوە ئەو ماڵ و دەستگیر کراوە. تا ئێستا کە بەڕێوەبەتی نەهێشتنی تاوان لە 90 کارەکانی لەسەر ئەو کامیرەی چاودێریانەیە کەوا لە دوکانەکان و لە گەڕەکەکان دانراوە. لە قۆناغی یەکەمی پرۆژەکە 500 کامێرە لە 15 ناوچەی جیاوازی شارەکە دادەنرێت. سیستەمی کامێرەی چاودێری لە زۆربەی گەڕەک و شەقامە سەرەکیەکان دادەنرێت و کاری هێزانیەکان ئاسانتر دەکات و دەتوانن بە خێرایی بگەنە ئامانجی خۆیان. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.